بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێگرانەوەی هەواڵ سڵاوتان لەبێت. خۆشەویستان، زیندانیان و نەبوونی ئەمنیەتی گیانی ئەوان سەردێڕی گرنگترین هەواڵەکانی ئەم ماوەیە بووە. هەرچەند ڕۆژە جارێک وە بە شێوەیەک زیندانیەک بەدەستی هێزەکانی ڕژیمی ئیسلامی بە قەتڵ دەگات و ئەمە بووە بۆتە جێگای نیگەرانی بنەماڵەی زیندانیان. ئێمەش بۆ قسە و باس سەبارەت بەم مەسەلەیە ئەمڕۆ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵا و بەشداری ئەم بەرنمەیە کە وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. کاگەس حەد سەرەتا بە خێراتنت پێ دەڵام زۆر سپاس بۆی کە بەشداری لەم لێکدانەوەی کرد. پێمان خۆشە پێمان بڵێ ئەو هەواڵانەی نێو زیندانەکانی ئێران باس لە چی دەکات؟ ڕێسڵامێ بۆ ئێوە بینەرانی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ، وەک خۆشتان لە سەرەتای قسەکانتان ئاماژتان پێدا لە ماوەی ڕابردووە شکەنجەدان و عەزیەت و ئازاری زیندانیان بە تایبەت کوشتنی ئەوان لە ڕێگەگەلی گوماناویە و پاساوهێنانەوەی لە ژێرناوی سەکتەی قەلبی، سەکتەی مەغزی، خوێنڕێزی داخڵی و قسەهایەکی لەو چەشنە ڕوو بە خانەوادەکانیان و کەسانەی کە سوراغیان ئەگرن. ئەمانە دەری خستووە کە ڕژیم دەستی بردووە بۆ عەزیەتکردنێکی هەرچی زیاتر لە نێوسیا چاڵەکانی و لە نێو زیندانەکانیان. بەڕاستی ئەگەر ئێمە باس لە خراپبوون یا باس لە بەسلاح شتێک بەناو زیندانەکەین لە سیستمی سەرمایەداریە، کۆماری ئیسلامی زیندانی نییە، ئەو سیاچاڵی هەست. ئەو کەماکان وەکو قوانینی قڕونوەستایی، وەکو بە ڕوانگەیەکی وەحشیانەوە چاوکردن لە ئینسانێک کە بە هەر دەلیلەوە بە هەر بیانوێکەوە لەژێر هەر ناوێکە خەتایەکی کۆمەڵایەتی لە ڕوانگەی ئەوانەوە، سیاسی لە ڕوانگەی ئەوانەوە و جنایی لە ڕوانگەی ئەوانەوە کات بە دروستکردنی سیاچاڵ، بە دانانی بێڕەحمترین ئینسانەکان کە پەروەردەیان ئەکات بۆ ئەو کارە، دەستی بردووە بۆ دروستکردن شوێنهایەکی خەتەرناک. و ئەگەر چی ئەم ڕژیمە ئێرانی کردووەتە زیندانێکی گەورە بۆ کۆمەڵگای بەشەری، بەڵام خراپتر لەوە لە سیاچاڵەکانیان بەردەوام لەم ماوەیە بیسینەوە کە لە ڕێگەگەر جۆر بە جۆرە و زیندانیان تووشی لێدان و ئەشکنجە و ئازار و کوشتن ئەبن کە لە ئەم ماوە ژمارێکی بەرچاو و دیار لەو کەسانە بە بەهانەگەل جۆر بە جۆرە و گیانیان لەستاوە و کوژراون. کاگەسعەد، بە بڕوای ئێوە ڕژیمی ئیسلامی لە ئێران بۆچی دەست بۆها کردەوەیەک دەبات؟ ئەسەم بۆچی دەست دەبات بۆ کوشتنی زیندانیان؟ کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی هەر کاتێک کە لە ئاستی نێونەتەوەیە، لە ئاستی دەرەوەی خۆی یان بە قەوڵی خۆیان لە دەرەوەی سنوورەکانی کاتێکە ئەدۆڕێت وە کاتێکە ئەڕواتە ئاستێکە و کە بە شێوەگەل مختلف لە تحت فشارە قەرار ئەگرێت بۆ ئەوەی کە نیشان باتوە بەو شێوە زیاتر هەوڵ بات کە بە خەڵکی بسەلمێنێکە دارای هێزێکی سەرکوتگەر، دارای هێزێکی جنایەتکار، دارای هێزێکە هەموو چەشنە جنایەت و هەموو چەشنە سەرکوتێکی لێ ئەوە شێتە و تێت سەرکوتی فعالینی ناوەوە دەستبردن بۆ فعالینی جنبشکەل مختلف، دەستبردن بۆ بێدفاعترین ئینسانەکان کە کەسانێکن کە هانە پشت مێڵەکان زیندانەوە هانە ژێر تێخ سەرکوتی ڕاستەوخۆی ڕژیمە، بەو شێوە ئەیانەوێت کە خۆیان نیشان بدەن. ئێستا لە کاتی ئێستایا کە ئێمە باس لە زیندانەکانەکەین، بەڕاستی بە دوای هاتنە سەرکاری یەکێک لە جنایەتکارترین ئینسانەکانی سەردەم واتە ئیبراهیمی ڕەئیسی و بوونی ئەو بە سەرۆک کۆماری سیستمی کۆماری ئیسلامی، ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو و ئێمە بە بەردەوامی پێش لەوەیش ئاگاداریماندا بە کۆمەلگا و ئاگاداریماندا بە کۆمەلگای بەشەری لە ئاستی نێونەتەوەیە کە هاتنە سەرکاری مهرەیەکی وا لەلایەن هەڵبژێردراو لەلایەن کۆماری ئیسلامیەوە یەکەم خشرێ یان یەکەم تەیفێکە
دەبێت چاوەڕوانی خراپترین حاڵەتەکانی جنایەت لەسەر خۆیان بن زیندانیان و بە دوای هاتنە سەرکاری ڕئیسیدا و بە دوای ئەو کابینە ئەمنیەتی و اطلاعاتی و ئەو کابینە مورد نەزەر و مورد اعتمادی ئەودا بلا فاصلە بینیمان کە لە چه ئاستگەلێکە هێزە نظامیەکانی ڕژیم لە سوپای پاسداران و هەڕەشەکانی بۆ سەر خەڵکی ناوچە جۆر شار و ناوچە جۆر بە جۆرەکانی ئێران و بیگدا هەتا هەڕەشەکردن لە ئۆپۆزیسیۆنی فعالی خەڵک لە هەموو بەشەکان بە تایبەت لە کوردستان هەتا دەستبردن بۆ گیانی زیندانیانی سیاسی ئەوێت بۆ شێوە وەڵام دەرەوە بە قەیرانهایەکی قوڵی ناوخۆیی بێت کە تەمەرکوز و هەواسی کۆمەلگا بەرەولای ئەو مەسایلە کێشێت ئەگینا زیندانیەکی بێپەناکە بە جرمێکی پێم وایە ئاخرین مەورد کە ناوی کەسەکە ئەگەر بێژم بۆتان کە زیندانی بووە کە بە ساڵێک بە 3 مانگ محکوم بووە بەناو شاهینی دیرزادە بە دوایەوە کە مورد شکنجە قرارەگرێ مورد شکەندەی شەدید قرارەگرێ نەتەنیایی کوژن بەڵکو ئەیخەنە یەکێک لە سەردخانەکان کە سیستم یەخچاڵ و سیستم فریز و ئەوانەی بە باشی کار ناکات کە جنازەی کەسەکە ئەسەن فاسدە بێتەوە ئەگەنێ یعنی بۆ ئەوە نابێت کە کاربچکافی بکات چۆن ئەوان نەزانن کە دەمو دەستگای کاربچکافی یان ئەو کەسانێک کە تشخیص دەدەن کە مەرگ لە چه ڕێگەیەکە و دروست بووە بۆ ئەو ئینسانە دەبێ جنازەیەکی دەست نەخوراو بۆ شێوە کە قابل استفادە بێت لە لەحاظ علمی پزیشکیە بتوان استفادە بێسڵا تشخیصی بدەن بڕاتە بەردەستیان بەڵام ئەوان بە ڕاگررتنی لە هەوایەکی زۆر خراپە بوونە هۆی ئەوەیە کە بە ئەسڵ بە هیچ شێوەیە کەسان تەنانەت قابل شناساییش نەوێت سەر ڕایفشاری خانەوادەکەی وە کەسانی نزیکی وە کەسانی فعال لەو زەمینە کاتێک کە ئەیبەن بۆ سیستم قەزایی مەجبورەکەن کە بڕیاری ناردنی بۆ کاربچکافی بدات ئەوە زۆر ڕەحەتە توانن ئەڵبەتاوان هەمیشە تەسیریان لەسەر ئەوە داناوە کە چ ڕاپۆرتایەکی پزیشکی بدرێتە دەرەوە و بە جۆرێک لە جۆرەکان تەنانەت بەشێکی بەرچاو لەو سیستمی پزیشکی قانونی و کەسانێک کە کاربچکافیەکەن تحت تەسیری تهدید و هەڕەشەکانی ڕژیم قەراریان گرتووە دەڵن کە سەکتەی قەلبی کردووە تەنانەت ئەگەر ئەمە بووە یانە حاڵەتێکی پزیشکی بووە یاوانەیانتانی بە سرعەت جواب بە خانەوادەکەی و کەسوکارەکەی بدەن بەڵام هیچ لەو ئەقداماتیان نەکردووە ئەمە نیشانەدات کەوتم وەڵام بۆ جواودانەوە بە ئەو هەموو قەیرانەی کە ئەم ڕژیمە گەریبانی گرتووە و بۆ ئەوەی کە عەرز ئەندامێکی پوشاڵی یان بێناوەرۆک بکات لەناوەوە بەنا بۆم کارانە بات. کاگە سەد خۆشتان ئاماژەتان پێکرد یەکێک لە هەدەفەکانی ئەوەیە کە زیاتر ترس و تۆ بخاتە نێو فعالانی مەدەنی و دەنگی ئەم خەڵکەی کە ناڕازین و هاتوون وەگیان هاتوون و هەدێنە سەر شقامەکان دەنگیان کە بکات بە نەزەری ئێوە ئەمە زەمینە خۆشکەر نییە بۆ ئەوەی کە جنایەتی گەورەتر بە تایبەت لە دژی زیندانیانی سیاسی دابێت بە نەزەری تۆ شتێکی کە لە پشت ئەم کردەوە نامرۆڤانەدایە ئەگەر بە خێرایی چاو لێ بکەین بە دوای گرتنی کۆمەڵێکی بەرچاو لە هەڵسەڕاوانی کرێکاری بە دوای دانی گزارش‌هایی کە لەلایەن نمونەتەن سپیدەی قولیانەوە درا بە تایبەت ئەو دۆکومنتەی کە لەسەر زیندانی ژنان کردی ئەگەر چاو لە هەڕەشەهایی کە لە فعالینی کارگەری کە لە کوردستانە ئەگیران و دوای هاتنە دەرەوەیان ئەمانزانی کە تووشی چه هەڕەشە و لێدان و ئەشکەنجەگە لێ بوون لە زیندانە ئەگەر چاو لە فعالینی مەدەنی فعالینی محیتی زیست فعالینی حقوقی ژنان
و بەگشتی ئەو کەسانەیە کە بۆ داواکردن مافی ڕەوای کۆمەڵانی خەڵک لە ناوچە جۆربەجۆرەکانی ئێرانە تماشای ئەوە بکەین. ئەگەر تماشای ئەو بکەین تەنانەت کەسانێک کە بۆ بەئیسلاح پیاکردن پاروەنانێک بۆ سەر سفرەی خاڵی خانەوادەکانیان مەرزەکان ئەبڕن و بەهێنانی کۆڵ و بەهێنانی کۆڵ و جێبەجێکردنی لە وڵاتی کە بۆ وڵاتی مەبەستیان و بە گرتن و شکنجەکردنیان بە تەقەکردن لیان بە کوشتنیان وەکو کۆڵبەران و بەگشتی ئەگەر سەیری ڕەوەندی عەکسوڵعەمەلی کۆماری ئیسلامی لە نێو زیندانەکانی بکەین ئەبینین کە ئەمە ئەم حرەکەتگەلە ڕێخۆشکردنە یان چاوترسێنکردنە بە نوعێک بە نسبەت ئەو کەسانەی کە ناوی زیندانەکان و کەسانێکیش کە لە دەرەوەن. ئەنێ منەوە توێ فعالی کرێکاری، منەوە توێ فعالی سیاسی، توێ فعالی کۆمەلگای مەدەنی، فلانە کەس فعالی محیتی زیست و حقوقی ژنان، دەبێت ئەوان دەیانەوێت پێ بڵن کە هاتنە ناوەوەی زیندانت هیچ گارانتیکی نییە کە چ ئەتفاقی قەرارە بۆ تۆ بکەفێ، یان هاتنت بەخۆتە ڕۆشتنت بەخۆت نییە، یان ببوورە هاتنت بە سلامەتیە بەڵام ڕۆشتنەوەت بە سلامەتی نییە. کەس بە خۆیەوە ناڕوا بە زیندان و بە زۆر و بە فشارەوەم کەسانە سیستمە خەڵکە باتە زیندانەکانەوە و ئەمە بەڕاستی هەوڵدانە بۆ دروستکردنی فەزایەکی وا. ئەگەر چی کۆماری ئیسلامی لە دەهەی 60 و بەگشتی لە دەورانی هاتنە سەرکاری خۆی، بەڵام بە شێوەیەکی فعال بە شێوەیەکی زۆر بەرچاو لە دەهەی 60 بینین کە گەورەترین جنایەتەکانی تاریخی بەشەرە توانم بێژم لە زیندانەکانی کۆماری ئیسلامیە بە ئیعدامی هەڵسۆڕەوانی سیاسی و بە ئیعدامی فعالین و زیندانیانی سیاسی ڕوئەدات و ئەم ڕژیمە ناسراوە بەوچتە. بەڵام لە بەرامبەردا بینیومانە کە هیچ کاتێ ڕەوەندی مبارزە، هیچ کاتێ ڕەوەندی مخالفەت لەگەڵ جمهوری ئیسلامی، هیچ کاتێ ڕەوەندی فعالیت و گەشانەوەی ئۆپۆزیسیۆن دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ کاتێک تووشی ئیسلاح نەمان و یان تووشی پاشەکشەیەکی زۆر زۆر بەرچاو نەبووە. بینیمانە کە لە هەر شوێنێک کۆماری ئیسلامی زەختێکی زۆرتری کردو مبارزە زۆر بە شێوەیەکی گەرمەوە گوڕتر و بە شێوەیەکی فعالتر سەری هەڵداوە گەشەی سندووە. کەوابوو ئەم پلانەی ڕژیم بە باوەڕی من تاسەر نابێ بۆی و ئەگەر قرار بێ کەسێکی پێ بترسێنێ ئەوەی کە بینیمانە بەو حەجمە لە فعالیت بۆ حەجمە لە زەرفیەتی کۆمەلگای ئێران کە کۆمەلگایەکی بەڕاستی سیاسی و کۆمەلگایەکی فعالن لە لەحاز هەوڵدان بۆ بەرامبەرکێ لە مقابڵ ئەم سیستمە جنایەتکارە نەیتوانیوە چاوترسێنێکی بەو شێوە بکات. کاگەسحەت تا ئێستا چی کراوە لە دەرەوەی زیندان لە بەرامبەر ئەم کارە جنایەتکارانەدا؟ چی کراوە؟ دەبێت چی بکرێت؟ هەڵسوڕاوانی مەدەنی چ ئەرکێکیان لەسەرشانە؟ بەڵێ بە باوەڕی من ئەوەی کە لە ناو زیندان ناکراوە ئەوە بینیومانەوە بە بەردەوام هەواڵەکانی ئەبیسین و ئەو ئازیزانەی کە ڕۆژانە بە فشارگەلی جۆر بە جۆر و بە دفاعگەلێکی واقعی لە خۆیان چۆک بۆ ڕژیمەدادن و دێنە دەرەوەی زیندانەکان و ئەبن بە چهرەی جنبشە مشەخصەکانی خۆیان و لە هاتنە دەرەوەیشیان لە زیندانەکانە شکنجەکانیان لەوەدەن کە بە شێوە شکنجە کراون بێ باکانە باسیەکەن و تەنانەت باس لە وەزعیەتی گشتی ناو زیندانەکانەکەن و ئەوان ئەرک وەزیفەی خۆیانیان باشی ئەنجام داوە. ئەوان بوون بە پێشڕەوی سەرهەڵدانی مبارزاتی خەڵک لە ئێرانە لە شارە جۆر بە جۆرەکانی ئێرانەوە لە جنبشە
جۆر بە جۆرەکانە ئەوان بوون بە قوربانی دەر لە لەحاز گیانیە و لە لەحاز خانەوادگیە و لە لەحاز ئەوەی کە مناڵەکانیان ئازیزانیان کەوتونەتە فشارێکی ناحەق و ناڕەوا لەلایەن ئەم ڕژیمەوە و مهمتر لە گشتی دانی ژیانی خۆیان بە محکومیەتگەل چەند ساڵە لە ناو سیستەمی گەندەڵ و فاسد و جنایەتکاری ئەم زیندانانەدا ئەوان کاری خۆیانیان کردووە ئەمێنتەوەی کە دەرەوەی زیندان ئێمەکە لە دەرەوەی زیندانی نێمەکە لە گۆشەک بە گۆشەی ئەم دنیا خەریکین زندگیەکەین ئێمەکە بە شێوەی ڕێکخرا و ناڕێکخرا و خەریکی مبارزەین و بەگشتی کۆمەڵانی خەڵک لە ئێران و دەرەوەی ئێرانە دەبێت بۆ پشتیوانی لە زیندانیان بە تەوری عام و بەگشتی دەبێت بێنە دەنگ دەبێت ئەو ناوەندانەی کە دفاع لە مافی مرۆڤ و مافی واقعی ئینسانەکانەکەن ناو ناوەندانەیە کە هەر کاتێکە گەورەترین جنایەتەکرێ ئەوان فقط ئێزهار نەگەرانیەکەن هیچ ئەقدامێ ناکەن لە بوچکترین فرسەتەکان بۆ فرۆشتنی کەلوپەل و ناردنی نازانم سادرکردنی سەرمایە و کارخانەکانیان و ناردنی شتە ئەکسپایر و دارووە بێکەڵکەکانیان و بەگشتی بۆ دروستکردنی بازارێک بەناو بازاری فرۆش لە ئێرانە هەمیشە سەری بێشەرمی لە مقابلی ڕژیمە دائنن و بە هەر لە ماوەی ڕابردووە بینیمان دوای هاتنە سەرکاری ڕئیسی بینیمان بە پەلە ناردنی نوێنەرەکانیان بۆ پیرۆزبایی لە جنایەتکاری سەردەم کە ئەمڕۆ ناوی سەر کۆماری پێ ئەبەخشرێت و بانکردنی لەلایەن وڵاتهایەکەوە کە بۆ ئەوەی کە بێسلاح خۆشخەتمەتی خۆیان بۆ ڕژیمە نیشان بدەن و دانی مەدرەکی دکترا لە یەکێک لە دانشگاکانە کە دەبێت شەرم بێت بۆ یەکە بە یەکەی ئەو سیستمی ئاموزشی ئەو وڵاتە ئەگەر نێنە دەنگ دەبێت شەرم بێت بۆ ئەو دانشگا کە دکترای افتخاری بە جنایەتکاری وەکو ڕئیسی ئەدات و ئەگەر نێنە دەنگ و هەروە بێڵن بەسەریا بڕواتەوەوانە ئەمە وەکو بەشێک لەو مۆزوعە و لە لایەکی تریشە و بەڕاستی بەڕێخستنی ئاکسیۆن و تەزاوراتەکان لە دەرەوەی وڵات نیشاندانی سیما و چێرەی ئەو فعالینەی کە ئەیان ناسین و عکسیان بڵاوە بووە خانەوادەکانیان بێدەنگ نەبوون لە مقابڵ هەڕەشەکان ڕژیمە هەوڵدان بۆ پەیاکردن ناو مشخصات ئەو کەسانەی کە وەکو زیندانی گیراون بە تایبەت زیندانیانی سیاسی و بڵاوکردنەوەی عکسەکانیان و بڵاوکردنەوەی جرمەکانیان کە کرێکارێک بۆ داواکردن نان سەر سفرەی مناڵەکانی دەبێت حەبسی 5 ساڵە 6 ساڵە بکێشێت دەبێت وەسیقەگەل سەنگین دابن کە ئەمکانی جۆرکردنی وەسیقەلگەلە بۆ خانەوادەکانیان گەلێک دشوار و مشکڵە و هەروەها لە ناوەوەی وڵاتیش بە پشتیوانیکردن لە بنەماڵەی زیندانیانی سیاسی نیشان بدەن هەم بە ئەوان کە تەنهانین و هەم بە ڕژیم بڵن کە ئێمە خاوەنداریەتی هەموو زیندانیانی سیاسی هەموو کەسانەی کە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی بەشەری و ئینسانی و کۆمەلگایە کە چیا کرێکارێک مەجبور نەوێ بۆ سندن کیف و کەوش بۆ مەدرسەی مناڵەکەی کولیەی بفرۆشێ کرێکارێک مەجبور نەوێت کە بە خاطر بێکاری و زڵمێکە لە خۆی و خانەوادەکەی ئەچێت مەجبور بێ کیلۆمترها و فەرسەقا لە شاخەکان و بڕوات و لە ئاخرە و نەتوانێ نانەگە بێنێتەوە بەڵکو جنازەکەی ببەنە و ناو خانەوادەکەی و بەگشتی دفاع لە کەسانێک کە هەوڵ ئەدەن بۆ دروستکردن کۆمەلگایەکی ئینسانی وەزیفە و ئەرکی سەرشانی یەکە بکە کۆمەڵانی خەڵکە ئەگەر بیرمان بێت لە کوردستانە لە چەند ساڵی ڕابردوودا هەر کاتێک کە ڕژیم ویستویە حکومی ئەعدامی یەکێک لە فعالینی سیاسی ئجرا بکات بلا فاصلە خەڵکێکی زۆر بە وەسیع ڕۆشتونەتە بەرماڵ ئەو کەسانە ئەگەر ڕژیم تهدیدیانی کردبێت چرای ماڵەکانیانی خاموش کردوێ بە پشتیوانی لەوانە و هەزاران و دەیان هەزار چرا ڕۆشن کراوە لەگەڵ خانەوادەکانیان ڕۆشتونە بەر زیندانەکان و داوایان کردووە کە بە هیچ شێوەیە ئیجازە نەدەن کە مناڵەکانیان ئیعدام بکرێن
و تەنانەت ئەگەر ڕژیم لە منش نەترسابێ و کردەوەیشی ئەنجام داوێ بەڵام پشتیوانەیەکی وەسیعکە لەو خانەوادە و لەو کەسانە کراوە مبارزە خەڵکی بەرەو پێش بردووە و ڕژیمی پاشەکشە پێ کردووە ئەمە نمونەهای زۆرمان لەم مەسئلە بینیوە و تەنانەت گوزەشتیان لێبوردنی بڕێک لە خانەوادەکان کە سەوکارەکانیان لە دەرگیری گەلێکی ناخواستا گیانیان لەدەستاوە و بەرگرتن بە ئیعدامی ئەو کەسانە ڕژیمی هەرچ زیاتر ڕوڕەش کردووە کە لە خەڵک لە مقابڵ ئیعدامە وەستاونەتەوە و نەیان هێشتووەکە ئەو کردەوە بە ئەنجام بگات. بەگشتی مەبەستم چیە؟ مەبەستمەوەسا زیندانی لە ناو زیندانە و کۆمەڵانی خەڵکو و ئێمەش بە هەمومانە و لە دەرەوەی زیندان دەبێ هەوڵ بدەین کە هەم دەنگی ئەوان بین و هەم هاوخەباتی ئەوان بین بۆ بە سەرنجامگەیاندنی مبارزەیەکی مشەخەص کە لە ناوبردی ئەم ڕژیمە جنایەتکارێ. بەڵێ زۆر سپاس کاگە سعەد بۆ بەشداریت لەم لێکدانەوەی هەواڵە. سپاس بەویش. بەڵێ زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەوەی کابینیتان قسە و باسێک بوو لەگەڵ هاوڕێ ئەسعەد ڕۆستەمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە قەتڵی زیندانیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ئێران. ئێستا سەرنجتان ڕادەکێشم بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.